سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشە ناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆژ لە نێو شاری سلێمانی لە نێو بازاڕ لەگەڵ کامێرمانی هاوکارم یاوت جومعە پەیامێکی دیکی هەوڵاتان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان لە هەوڵەتیانە پرسین چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت نەک تەنها مەعیدەمان، چۆن بتوانین زمانمان، چاومان، دەستمان، قاچمان، هەموو ئەندامەکانی جەستەمان بە ڕۆژوو بێت بۆی بتوانین ڕۆژوویەکی پاک و بێگەرد ئەنجام بدەین، بۆی بتوانین خوای گەورە لە خۆمان ڕازی بکەین، بۆی بەوەی هەڵەی هەر ئەندامێکی لەشمانەوە لە پاداشتی ڕۆژەکەمان کەم نەبێتەوە. بەداخەوە زۆر جار هەندێک مرۆڤمان هەیە لە ڕەمەزاندا بە ڕۆژووە بەڵام تووشی هەڵەی زمانە بێ، تووشی هەڵەی دەست ئەبێ، تووشی هەڵەی چاو ئەبێت، تووشی هەڵەی هەر ئەندامێکی لەش دەبێت. بۆ ئێمە لەم بەرنامەدا دەمانێت جەخت لەسەرەوە بکەینەوە، دەمانەوێت هەموو ئەندامەکانی جەستەمان بە ڕۆژوو بێت نەک تەنها مەعیدەمان. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین با بزانین وەڵامی هاوڵاتیان بۆ ئەم پرسە چییە. فەرموو پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەبێت چاوت، جەستە، دڵت، زمانت دەمەی بە ڕۆژوو بێ. ئیترێ بە تەحمل لێ بێ لە مانگ ڕەمەزانە بۆی ڕۆژەکە قوبوڵ بێ. ئەبێ هەموو گیانی بە ڕۆژوو بێ، بەتایبەتی چاو تێگە بێ، ئاگا لە خۆ بێ، ئاگا لە زمانی بێت. بۆی خوای گەورە ڕۆژەکە لێوە بێ هەموو گیانی بە ڕۆژوو بێت، لە چاو، لە دەست، لە دڵ، لە گیان. وڵا چاو بە ڕۆژوو بێ، گوێچکە بە ڕۆژوو بێ، دەمە بە ڕۆژوو بێ، قسەکردنی غەیبەتی کەس نەکەیت، قاچ بە ڕۆژوو بێ، بەرەو حرام نەڕۆی، گوێ بۆشتی حرام نەگریت، سەیری حرام نەکەیت، دەم بەکارنێنی زمانی بۆ شتی حرام. ڕۆژوو هەر ئەوە نییە کە دەم بگریتەوە لە خواردن و بڵێ ئیتر خواردن ناخۆم. خۆپرسیگەیت و خۆپژی بڵێن بە ڕۆژم نە، ئەبێ لە چاو، لە ڕەوز، لە کردار، لە تەسەڕوپان، لە ئیشەکەت. ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەستەوەرەکانیش هەمووی زیاتر بخەیتە کار بۆ ئەوەی کە بتوانی دەوروبەرەکە وا لێ بکەیت کە ڕەمەزانیان خۆش بوو. کە چاو نەگیرا و کە زمان نەگیرا و کە دڵ بە نائێبوو ئەدێتەوە ڕۆژەکەیش ئەوەی تەعیلم عند الله لەوانەیە هەر قوبوڵ نەبێت. چۆن بتوانین لە ڕەمەزانە هەموو ئەندامەکانی جەستەمان بە ڕۆژوو بێت نەک تەنها مەعیدەمان؟ تەوان بەچی چاومان بپارێزین، زمانمان بپارێزین، بزانین چۆن هەڵسوکە دەکەین گەڵ خەڵکە، نەفسی خۆمان پاکەینەوە لە پێش هەموو شتێکە، ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکە. ئیتر تەبعاً بەم شێوازانە ناتوانین بێجگەلەوەی کە جەستەمان بە ڕۆژوو بێ، هەموو لەشمان بە ڕۆژوو بێ، یعنی هەموو بە تەواوەتی بتوانین زاڵین بەسەر ئەو شتان ناخۆشانانەیە کە لە ژیانمانە تووشمان ئەبێت، بتوانین کەسێکی هەم ڕاستگۆین بۆ هەم بۆ خۆمان، بۆ خودی خۆمان، هەم بۆ کۆمەلگاکەشمان تا سوودێک بگەین بە کۆمەلگاکەمان. کەسانێکمان هەیە تووڕە دەبێت لە ڕەمەزانە لەبەرەوەی بە ڕۆژووە حوسڵەی کە بەمێنێت، ئایا برسیەتیایە، توونیەتیایە، ناڕەحەتە بەهۆی ئازارێکی جەستەیەوە تووڕە دەبێت، دڵی خەڵک نیگەرانەکات. ئەمە لە سیفاتی ڕەمەزانە نەخێر بە تاکید ئێمە تەبعاً ئێمە کە هەر کەسێ بە ڕۆژووە بێت تەبعاً حتمما موسڵمانە بۆیە بە ڕۆژووە بێت. تووڕەبوون لە ئەسڵەن لە ناو دینی ئیسلامە هەر نییە، ئەبێ بتوانین زاڵبین بەسەر خۆمانە. تەبعاً زۆربەی خەڵک بە ڕۆژووە، زۆربەی خەڵک تووڕەبوونێ، بەس ئێمە چۆن بتوانین زاڵبین بەسەر خۆمانە، خەڵکی زەعاج نەکەین بە تەسەڕوفاتمان، بە لەسەر جادە، لەسەر ڕێگاوبانە تحمل هەبێ لە هەموو کەسێکە لە ناو دایرەکانە، بتوانین چۆن زاڵین بەسەر خۆمانە، بەسەر خەڵکە، عنی بتوانین سەیتەرە بکەین بەسەر نەفسی خۆمانە. تەبعاً هیچ شێوازێک لە دینی ئیسلام دوورە تووڕەبوون، قسەی ناشرین. خۆی لە ڕاستیە ڕۆژوو بەڕاستی و بیرهێنانەوەیەکی فەقیرەکانە، چۆن لە دینی ئیسلامە بۆی فەقیرەکانی لەبیر بێ زیاتر لەلایەن چینی بڵێن دەوڵەمەندەکانەوانێ، چونکە کە بە ڕۆژوو ئەبیت دیارە تۆ بە درێژایی ڕۆژێ لەوانەیە 10 ساعت تا 15 ساعت تۆ جەستەت برسی ئەەکەی، زیاتر مەعیدەت بۆ ئەوی هەژارەکان بیرکەوێتەوە. بەڵام ڕۆژووگرتن خۆی تەنها ئەوە نییە کە خۆت برسیکەی، یعنی ئەبێت چاوت، جەستە، دڵت، زمانت دەمەی بە ڕۆژوو بێ، چونکە تۆ کە بە ڕۆژووەبی مرۆڤ کامل بە ڕۆژووە بێت، جەستەی سەر تا زەری لەبەری پێوە تا تەوقی سەری. بۆیە ڕۆژووکردنیش هەموەکو لە ڕووی سەحی شەوانێ دیوێکی کەی هەیە باشترە بۆ مرۆڤەکان
ئەو کەڵەکە بوونەی ژەهرایی بوون و بگرە چەوریانی کە لە لەشتا زیاتر ئەتوێتەوانێ و ئیشەڵڵا مانجێکی بەخێر و بەرەکەتی ژەبێ. کەسانێکمان هەیە لە ڕەمەزانە خەڵکی لە دەم و دەستی پارێزراو نییە، ئازاری بۆ مناڵەکانی ئەدات، ئازاری ژن و ئازاری ژن ماڵە مناڵێدا لە خەڵک تووڕابێ لە مامەڵە و هەڵسوکەوتە قسەی ناشین نەدەبێرە دەرەوە. ئایا مرۆڤ کە بە ڕۆژوو بێ پێویست ناکات ئەمانش لەگەلا بە ڕۆژوو بن؟ خۆی ئەوانە دیارە لە ڕۆژوو لە دینەکە تێنەگەشتون ئەژینا ڕۆژوو گوتن یعنی سەبرت کە تۆ سەبرت نەبێ دیارە بە ڕۆژوو نیت کە تۆ دەستت وەشاوە بێ ینی کراوە بێ لە ئازادانی خەڵک ینی بە ڕۆژوونی من پێشم پێشەکی پێشتری پێم وتی ئەبێ جەستت کامل بە ڕۆژوو بێت. وڵای حەقی خۆیەتی ئەو کەسەی کە بە ڕۆژوو بێ ئەبێ هەموو گیانی بە ڕۆژوو بێ، چاوی دەمی فکری دڵی ئەبێ هەمووی بە ڕۆژوو بێت، وابێ کە لە ناو موجتەماع هیچ غڵەتێک نەکات، شتەکانی هەمووی لە کانگای موسڵمانی و ئینسانیە هەڵکوڵاوێت. کەسانێکمانەیە زوو هەڵەچێت تووڕە دەبێ لە مامەڵەکردن لەگە بەرامبەرەکانیان تووڕە دەبێ قسەی غەڵەت بەدەمیا دێت، خەڵک بێزارەکە خەڵکی زەحاجەکە بە ڕۆژوو بێ ئەوە ڕۆژووگر نییە، ئەوە بیانوو ئەگرێ ئەگینا ئەوەی کە ڕۆژوو بگرێ ئەبێ زەر تەحمل دابێت، چونکە تۆ 7 سەعات بە ڕۆژوو ئەبیت نە ئاو نە خواردن نە جگەرە هیچ شتێ ناخۆی، لەبەر ئەوە ئەبێ ئاگا لە خۆ بێ لەو کاتە هەڵچوونت زیاترە ئەعساب زیاتر تێک ئەچێت، ئەو کەسەی بە ڕۆژوو ئەبێ لە هەموو لایەکەوە پێشەوەی بە ڕۆژوو بێ ئاگای لەو شتانی خۆی بێ. پێدوانی یەکێک لە سیفاتەکانی ڕۆژوو سەبر و ئارامیە؟ بەڵێ طبعا لە 100% ڕۆژوو بۆیە خواوەند فەرزی کرد لەسەر ئینسان بۆ ئەوی کەوا یەکەم لە هەندە نەخۆشیەک نەجاتی بێت، لە تووڕەبوون نەجاتی بێت، لە بەعزە هەڵچوونێک واز دێبێنێت، لە بەعزە کردەوەیەک واز بێنێت، نەچێتەوە ئەو ڕۆژوو وای لێ بکە ئەو شتە کۆنانەی کە لە مێشک و دڵ و دەرونیانێ وازیان لێبێن. وڵایتر ڕۆژوەرەوەیتر ئەبێ ئاگا لە خۆ بێ و ڕۆژەکە و تۆزێ باش ڕاک پاک و خایان ڕایگریت، ینی تۆزێ ئیسفادە لە ڕۆژەکە بکەیت کە خوای گەورەش لێ ڕازی بێ، دەست چاو دەم هەمووی بە ڕۆژوو بێ. بەڵێ کەسانێکمانەیە هەڵەچن تووڕە ئەبن خەڵکی لە دەم و دەستی پارێزراو نابێت بەبیانەوەی کە برسیەتی کە تونیەتی کە ناڕەحەتە کە نەخۆش ئەمانە، ئایا ڕۆژوگرتن بۆ ئەمەیە یاخود بۆ سەبر و ئارامگرتنە؟ بۆ سەبر و ئارامگرتنە و ئارامەیەکی باش شێوێت ئیترێ بێت تەحمل لێ بێ لە مانگ ڕەمەزانە بۆی ڕۆژەکە قوبوڵ بێ. چۆن بتوانین لە ڕەمەزانە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت نەک تەنها مەعیدەمان؟ وەڵایە بێ هەموو گیانی بە ڕۆژوو بێ، بەتایبەتی چاو تێگە بێ ئاگا لە خۆ بێ، ئاگا لە زمانی بێت، ئاگا لە دەم بێت، بزانە هەڵوێت چۆنەکەیت چیەکەی چی ناکەیت تێگەیت، ئەبێ زۆر بەوریایی ئاگا لە جسم بێ، ئاگا لە بوختان نەکەی ناڵ فڵانکەس خراپە، ئاگا لە خۆ بێت، زۆر بەوربینی ئاگادان لە خۆتان بێت، هەموو کەس هەموو داوا لەو برانەکەم واتە ئەبێ سەراپای جەستە بە ڕۆژوو با هەبێ هەموو گیانی بەتایبەتی زمان چاو ئەرە وەڵا جسم هەموو گیانە بێ و ئاگا لە خۆ بێت. کەسانێکەیە بەبیانوەی کە برسیەتی کە تونیەتی کە ناڕەحەتە کە ئیشەکە بۆ نمونە کە بێتاقەتە تووڕە دەبێ لە خەڵک تووڕە دەبێ بەگژەما چێ زمانی بەتاوی ناگرێت، پێدوانی ئەمە لە سیفاتی ڕەمەزان نییە، ڕەمەزان سیفاتی ئارامگرتن و خۆڕاگرتیایە. هەر تەبیعەتێکیە براکەم، هەر یەکە تەبیعەتێکیە ئینسانە بێ لە دنیا تەحمل و سەبری ببێت، تێگەی جا ئەم پەنجانە هەمووی ڕێک نییە، هەر یەکە تەبیعەتی هەر یەکە و نەوەی خوای گەورە دروستی کردووە و قسە ناکات و ئەبێت سەبر و تەحملی بێت و ئەبێ بزانی چۆن ئەبێت لەگەڵ خەڵکە هەڵکە بزانی هەڵکە هەسکەوت کەیت و بزانی چۆن قسەکەیت و بزانی ئەبێت سەبر بێت تەحملی بێت و دەگەڵا چۆن کە ئەویە تۆ دوو کابرایکی دوکانارێ بێ بزانی چۆن جوای بیتەوە مشتریەکە بەڕێک و پێکی بە مەحتەرامە جوانی بیتەوە، زۆر بەهینی جوای بیتەوە و بەڕێک و پێکی و بە مەحتەرانە و تێگەی لەبەرەوە ڕەمەزانە و کە ئەبێ کە ئەزانین ڕەمەزانە ئەبێ بزانی بۆچی بە ڕۆژوویت، ئەبێ دوای بزانیت تۆشۆکەی بەبێ چۆن ڕوانەکەی لەو دنیا خۆی گەڕ چۆن محازە بکات و چۆن جواب باتەوە، ئەبێ ڕووی بێ شتێکی پێ بێ لەو دنیاکە تۆشۆکە و شتێکی پێ بێ لە تۆشەبەرەکەتا ڕەوانەی کەیت. ئەبێت چاوت جەستە دڵت زمانت دەمەی بە ڕۆژوو بێ، ئیترێ بێت تەحمل لێ بێ لە مانگ ڕەمەزانە بۆی ڕۆژەکە قوبوڵ بێ. ئەبێ هەموو گیانی بە ڕۆژوو بێ، بەتایبەتی چاو تێگە بێ ئاگا لە خۆ بێ، ئاگا لە زمانی بێت، بۆی خوای گەورە ڕۆژەکە لێوە بێ هەموو گیانی بە ڕۆژوو بێت، لە چاو لە دەست لە دڵ لە گیان وڵا چاوە بە ڕۆژوو بێ، گوێچکە بە ڕۆژوو بێ، دەمە بە ڕۆژوو بێ،
قسەکردنی غیبەتی کەس نەکەیت قاچ بە ڕۆژوو بێ بەرەو حرام نەڕۆی گوێ بۆ شتی حرام نەگریت سەیری حرام نەکەیت دەمک بەکارنێنی زمانی بۆ شتی حرام ڕۆژوو هەر ئەوە نییە کە دەم بگریتەوە لە خواردن و بڵێ ئیتر خواردن ناخۆم خۆ برسیگەیت و خۆ کوژی بڵێن بە ڕۆژم نە ئەبێ لە چاو لە ڕەوز لە کردار لە تەسەڕوپان لە ئیشەکەت ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەستەوەرەکانیش هەمووی زیاتر بخەیتە کار بۆ ئەوەی کە فتوانی دەوروبەرەکە و وا لێ بکەیت کە ڕەمەزانیان خۆش بوو کە چاو نەگیرا و کەسمان نەگیرا و کە دڵ بە نائێ بوو دێتەوە ڕۆژەکەیش ئەوەی تەعیلم عند الله لەوانەیە هەر قبوڵ نەبێت وەڵاهی ڕەمەزان بەڕاستی گەورەترین نیعمەتی خی گەورە بۆ ئێمە ئەوانەی کە خۆیان بە مسلمان بزانن بەڕاستی ئەبێ هەموو گیانە بە ڕۆژوو بێت چاوی پارێزێ گوێی بپارێزێ هەموو شتەکانی پارێزێ لەوەی لەبەرەوەی هەر مادووبوونەکەی بۆ نەمێت دەبێ بگرێ بە قوتەوە ئیتر هیچی پێ نەکرێ پێ دوایە گەر دەم و دەست و چاو ئەشتانە نەپارێزرێت ڕۆژەکەمان پاداشی تەواوی هەبێ بەتەکیید ئەگەر ئەوانە نەبوو یعنی هیچ نەکرد ئەوە شتێکین کاری لە ناکرێت تەنها ڕۆژوگرتن تەنها برسیکردن نییە ناخۆ بەتەکیید ئینسان ئەگەر هەر معیدەی بە ڕۆژوو بێ ئەوانەی کەی بەرەڵاکە هیچ قیمەتی نییە بەڕاستی کە بە ڕۆژوو بی یعنی بە ڕۆژوو بیت بۆی خی گەورە ڕۆژەکە لێوە بێ هەموو گیانە بە ڕۆژوو بێت لە چاو لە دەست لە دڵ لە گیان ئیتر جەزەشی ئەوە خی گەورە خۆی ئەزانە چۆنە کەسانێکێت جنێو ئەدا دەمی ناگرێت قسەی غەڵەت دەکات ئەزانێکی بەتاکیید ئەو خەڵەتان هەموو سنتی لێکەمەکاتەوە لە ڕۆژەکەی دابەزێنێ چکە ئەو پێغەمبەرجیان ئەڵەیە تۆ بە ڕۆژووی خەڵک شەڕی پێکردی بڵێ کاکە من بە ڕۆژووم بۆی ڕۆژەکەی وەکو خۆی بمێنێتەوە کەسانێکمانەی لە ڕەمەزانە تووڕە ئەبێت قسەی ناشرین بەدەمیایەت خەڵک بێزارەکە خەڵکی زعاجەکات خەڵکی لە دەستی پارێزراو نییە ئایا مرۆڤ کە بە ڕۆژوو ببێ ئەمانەی هەبێ باش نییە غەڵەتە زۆر 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 غەڵەتە باش نییە باش نییە حاڵی بە ڕۆژوو نەبێ خەڵک زعاج نەکات ئێمە چۆن بتوانین هەموو جەستەمان پارێزین لە گوناح بەدەست خۆتە خۆت ئەتوانی وا لە خۆتکەی خۆت لە مشتە پارێزی بەدەست خۆتە مشتی ئینسانە بێ کە هەر بە زمان بە ڕۆژوو نەبێ بەجەستە بە هەموو بە چاو بە دڵ بە دەروون بە هەموو شتێک بە ڕۆژوو بێ کەسانێکمان هەیە تووڕە دەبن هەڵاچن قسەی غەڵەتەکان جنێو بەدەمیان نادێت نەک لە مانگی ڕەمەزانە پێویستە هەر پێشتریش کە ڕەمەزانیش نییە تووڕەبوون و جنێ و قسەی غەڵەت نەبێت یەکێ بەڵام هەنێک کەس هەیە لە کاتکە بە ڕۆژوێ بێتتر تااقەتیی نامێن تااقەتی تەنانە قسەکردنیشی نییە بە بەسیتنیشت هەڵەچێ ئەبێ ڕەچای ئەوەش بگری یەکەی بەرامبەرەکەەوە کە تووڕە بوو جنەی هەڵچوو لەگەڵتا تۆ پێویستە تحملکە لەسەری تا خۆی بەشیمانە بێتەوە تاڵ هەموو جەستەمان بە ڕۆژوو بێ ئەمجا ڕۆژێکی تاوە بە دڵ بە چاو بە هەست بە هەموو شتێک اینجا بەنێتی دڵ چۆن بتوانێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت نەک تەنها مەعیدەمان بەڵێ پێویستە ئیساکە بە ڕۆژوو بوو هەموو جەسێ بە ڕۆژوو بێ یعنی ئەوە نییە تەنها تۆ خۆ بۆ برسێت و توونێتێکی مادوو بکەیت برسێت و توونێتەکە بۆ مێنێتەوە خی گەورە فەرمێ پێویستە ئینسان هەموو جەسێ بە ڕۆژوو بێ هەموو لە کاری باشەیە لە کاری چاقەیە بە جەسی بکات و بەڕێوبەرێ هەیە تووڕە دەبێ هەیە جنێوەدا هەیە قسەی ناشرین بەدەمی باش نییە باش نییە چونکە ڕۆژەکەتی بەلا بەخوا پێ بەتاڵە بێتەوە چۆن بتوانین مانگی ڕەمەزان بکەینە هۆکارێک بۆ خۆ ڕاگرتن بۆ سەبر بۆ ئارامی خۆی چونکە لە سیفەتەکانی ڕەمەزان سەبر و ئارامی بەڵێ زۆر ڕاستە ئیساکە بە ڕۆژوو بێ ئارامی بێت سەبری هەبێت ئەوە نیشانێکی گەورەی مانگی ڕەمەزان ئینسان بکاتە بنەمایەک پرۆگرامی بۆ خۆی کە پەروەردەی بکات خۆی تا پەروەردە دەکات و ئارام و بجەستە و لاشە و گشت و هەموو هەڵسوکەوتی بڵێن بە سەبر بێت و ئارامی تا بەرجەسە بکات لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت تەنها مەعیدەمان نەبێت ئەوەی خی گەورە لە دەقیەتی قورعانی ئەوەی ڕوون کردوێتەوە کە هەمووی ئینسانەکان ئەو پەیامێکە دەخوای گەورە لە قورعانە بەیانی کردووە ئەگەر پەیڕەوی ئەوە بکەین یان ئەگەر هەمووی ئینسانەکان پەیڕەوی دینی ئیسلام بکەن وا بزانەوە لەسەر ئەم گۆی زەوێ هیچ کێشە و ئاسەوارێ نامێنێ خەڵک دەتوانێت تەنانەت لە ماڵەکانی خۆشیە شەو دەرگا پێوە نەیە دەرگایە کراوە بێ بە ئیسراحەت دەی بخەوێ هەتا شەو هەتا بەیانی ئەمە ڕێی منە جەستەمان چۆن بە تەواوی ئامادەکەین چاومان دەستمان زمانمان بە تایبەتی ئامادەکەین بۆ ڕۆژێکی پاک و بێگەر تەنها مەعیدەمان بە ڕۆژوو نەبێت کەسانێکمانێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە جنێوەدا قسەی غەڵەت بەدەمیایێت بەرامبەرەکانی زیویلەکان لە مامەڵەکردنە لەگە خەڵکە ڕقە توندە تووڕەیە ئەگەر هەر زمانمان بۆ سێ سەریشمان ڕەحەتە خۆ پاراستن لە هەموو شتەکان وەکو یەکێت لە فەیلسوفەکان ئەفەرمی ئەڵێت لیان پرسی ئەمە هەموو شتە توانە دەچوە و فێر بی وتی ئەوەی نەزانەکانی کەن من نیکەم
بەتەکیت هەموو ئینسانی ئەوانەی کە ئوسلوبیان ڕقا ئەوانەی تۆڕەون ئەوانەی کە زەرت بە دەور و بەرەکەیان نەگەێنە لە ڕووی زمانەوە بێت لە ڕووی چاوە بێ ئێمە ئەبێ ئەوانە نەکەین چونکە چۆن خۆمان لەو کەسانە جیاکەینەوە بە ئوسلوب و هەرسو کەوتە جوانەکانمان چونکە ئەگەری ئێمەش وەکەوان ئەوا بووین بەتاکی چی جیاوازیە نامێنێ لە بینی ئێمە و ئەوانە ئەچینە تای تەرازوی ئەوانەوە ڕەمەزان ئەبێ سەراپا بە ڕۆژ و بێ جەستەمان بەتەکی بەدڵنیاییەوە ئەگەرتوانی ئەگەر بتەوێت خی گەورەت لە ڕازی بێت بەدڵنیاییەوە ئەبێ ئەوە بی کە خی گەورە داوایەکە ئەبێت چاوت جەستە دڵت زمانە دەمەی بە ڕۆژوو بێ ئیترێ بە هەموو لێ بێت لە مانگ ڕەمەزانە بۆی ڕۆژەکە قوبول بێت ئەبێ هەموو گیانی بە ڕۆژوێ بە تایبەتی چاو تێگە بێ ئاگا لە خۆ بێ ئاگا لە زمانی بێت بۆی خی گەورە ڕۆژەکە لێوە بێ هەموو گیانی بە ڕۆژوو بێت لە چاو لە دەست لە دڵ لە گیان هەروڵا چاو بە ڕۆژوو بێ گوێسکە بە ڕۆژوو بێ دەمە بە ڕۆژوو بێ قسەکردنی غیبەتی کەس نەکەیت قاچ بە ڕۆژوو بێ بەرەو حرام نەڕۆی گوێ بۆشتی حرام نەگریت سەیری حرام نەکەیت دەمی بەکارنێنی زمانی بۆشتی حرام ڕۆژوو هەر ئەوە نییە کە دەم بگریتەوە لە خواردن و بڵێ ئیتر خواردن ناخۆم خۆ پرسیگەیت و خۆ کوژی بڵێن بە ڕۆژم نە ئەبێ لە چاو لە ڕەوز لە کردار لە تەسەڕوپان لە ئیشەکەت ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەستەوەرەکانیش هەمووی زیاتر بخەیتە کار بۆ ئەوەی کە فتوانی دەوروبەرەکە وا لێ بکەیت کە ڕەمەزانیان خۆش بوو کە چاو نەگیرا و کە زمان نەگیرا و کە دڵ بە نائێ بوو ئێتێتەوە ڕۆژەکەیش ئەوەی تەعلیم عند الله لەوانەیە هەر قبوڵ نەبێت زۆرێک لە مرۆڤەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کاتێک کە بە ڕۆژوو دەبن تووشی هەڵەی زمان دەبن کە ئەتوانین بڵێن زۆرترین هەڵە کە مرۆڤ تووشی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەویش زمانێتی بەوەی زمانێەوە کە قسەی ناشرین بەدەمیا دێت قسەی غەڵەت بەدەمیا دێت جنێو ئەدات لە خەڵک تووڕە دەبێت بەگژ ئەما چێ بەگژەوە چێ لە ماڵ و ماڵی تووڕە دەبێت بۆ ئێمە مەڕاستی یەکێکە لەو زیانانەی کە ئەتوانین بڵێن زیان بە پاداشەکەمان نەگەێنێت بۆیە گرنگە مرۆڤ هەوڵ بدات تەنها مەعیدەی بە ڕۆژوو نەبێت بەڵکو جەستەی بە تەواوی بە ڕۆژوو بێت جەستەی بە تەواوی ئامادەکاری تێدا کرابێت بۆی ڕۆژوەکی ساخ و بۆی ڕۆژێکی پاک و بێگەردی تێدا ئەنجام بدات تاکو لەو ئەجر و پاداشتەی کە مرۆڤ لە کاتێکی ئاوەک و گەرمایەکی ئەوەدا کە بە ڕۆژوو دەبێت لەبەر خاتری خوا گەورە بۆی لە پاداشتەکەی کەم نەبێتەوە بۆ یەکێک لە سیفاتە جوانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی سەبر و ئارامگرتنە بۆیە گرنگە مرۆڤ هەوڵ بدا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خۆی ڕابێنێ لەسەر ئارامی لەسەرەوەی کە تووڕە نەبێت لەسەرەوەی قسەی ناشرین بەدەمیانێت لەسەرەوەی کە جنێو نەدا لەسەرەوەی کە دڵی بەرامبەرەکانی زبیر نەکات ئەمە ببێتە هۆکارێ بۆی کە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش لەسەر ئەوە بەردەوام بێ بۆی کە هەڵ نەچێ بۆی کە تووڕە نەبێت بۆی کە قسەی غەڵەت و قسەی ناشرین لە زمانی نێتە دەرەوە بۆ ئێمە هیوادارین لەم بەرنامەیەدا ئەمە دیشمان ئەوەیە ئەمانوێ خەڵک مسلمانان ڕابێنین لەسەرەوەی کە هەموو جەستەی بە ڕۆژوو بێت تەنها مەعیدەی نەبێت تەنها خۆی برسی نەکات تەنها توونەتی نەبێت بۆیە هەوڵ بدات هەموو جەستەی بخاتە کار بۆی کە ڕۆژوێکی پاک و بێگەت بگرێت بۆی کە بتوانێت کە ئێوارە بەربانگی کردەوە بڵێت سوپاس بەخوا ئەمڕۆ توانیم چاوم بپارێزم دەستم بپارێزم قاچم بپارێزم زمانم بپارێزم هیچ هەڵەیەکم ئەمڕۆ ئەنجام نەدات بۆ ئەوەی کە بتوانێت بە دەروونێکی ئارامەوە بەربانگەکەی بکاتەوە ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ خەڵکیدا بابزانین سەبارەت بەم بابەتە چیکەمان پێ دەڵێن با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین فەرمونون چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێ نەک تەنها مەعیدەمان ئەبێ چاومان بە ڕۆژوو بێ دەممان بە ڕۆژوو بێ گوێمان بە ڕۆژوو بێ جەستەمان بە ڕۆژوو بێ شەوانی تەراعی لە کیز نین کە بەیانی هەڵسایت بۆ پاشێ هەڵسایت نوێژی بەیانی کە سەعات 11 بچۆ بۆ مزگەوت دانیشە بۆ خۆ نوێژەکەی خۆ بکە و سەعات 1 وەرەوانێ قورعان بخوێنە هەتا سەعات لە سەعات 1 بخوێنە تا سەعات 2 بخوێنە قورعانی پیرۆز بیخوێنە ئەجا باشە کەسانێکمانەی لە ڕەمەزانە زمانی ناگرێت جنێوەدا قسەی غەڵەتەکات خەڵکی بێزارەکە تووڕێ عەسەبیە ئایا لە سیفاتەکانی پیرۆزی مانگی ڕەمەزان ئەمەیە کە مرۆڤ تووڕە بێت هەوە لە حەزەڵ فێر بووە قەزێ ڕەمەزان ئەوە ڕۆژوو ناگرێت بە ڕۆژوش بێەوە بە کەڵک نا تێمە بێ هەموو جەستەمان بە ڕۆژوو بێ ئەبێ هەموو جەستەمان بە ڕۆژوو بێ هەروڵا چاوە بە ڕۆژوو بێ گوێسکە بە ڕۆژوو بێ دەمە بە ڕۆژوو بێ قسەکردنی غیبەتی کەس نەکەیت غیبەتی برای خۆی نەکە غیبەتی
دراوسێکە و نەکەیت کە ڕۆژی سەر داخەوە بڕۆ مزگەوت و وەرەوانێ هەم دوای ڕەمەزانی ژوا بیتەوانێ لە ڕەمەزانی پیرۆزا چۆن بتوانین هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت تەنها مەعیدەمان نەبێت والله ئەوە ئەم نیوە ئەم عەسرە مامۆسایە باسی ئەوەی کرد لە مزگەوتە والله ئەگەر بتەوێ بە ڕۆژوو بی ئەبێت چاو بە ڕۆژوو بێت دەمی بە ڕۆژوو بێ گوێ بە ڕۆژوو بێ قاچێک بە ڕۆژوو بێ هەموو جەستەی جسمی بە ڕۆژوو بێت ئەگەر بەڕاستی بتەوێ ڕۆژوو بۆ خوا بگری کەسانێکمانەیە تووڕە دەبێ جنێ و ئەدا قسەی غەڵەت لە دەمیێتە دەراوەدا ئەنیشە باسی خەڵکەکات ئایا ڕەمەزانەمە سیفاتێتی هەر خۆی هیلاکەکە خۆی برسی و تینوەتیەکە ئەنا هیچ بڕوا ناکەم هیچی تر خی گەورەش بە ڕەحمە بەخوای تر نازان بڵێم چی خی گەورەش لەوانەیە هەموو کەسێ بەم بە گوێرەی مەعاملە و دڵ و توانای خۆی مەعاملەی لەگەڵکە چونکی خوا زۆر لە کەس ناکە من بە گوێرەی توانای خۆم لەم دوکانە هەڵس و کەوتەکەم خۆی غەدر لە کەس ناکە ئەگەر بە ئەنقەز نەبێت لەوانەیە خوا هەر لێی بەر کەواتە ئەگەر بمانێ ڕۆژوێکی پاک و بێگەر بگرین پێویستە سەراپای جسممان بە ڕۆژوو بێت والله من وەکو عەرزم کردی ئەوە بێتر ئەو ڕۆژوە بۆ خوا بێت بۆکو عەرزم کردی بێت چاو بە ڕۆژوو بێ دەمک بە ڕۆژوو بێ زمانک بە ڕۆژوو بێ گوێ بە ڕۆژوو بێ قاچک بە ڕۆژوو بێ بەرەو حرام نەڕۆی گوێ بۆ شتی حرام نەگریت سەیری حرام نەکەیت دەمک بەکارنێنی زمانی بۆ شتی حرام بۆ جوێن بۆ شێت والله ئەبێ هەموو کەس ئاگادار و هۆشیاری خۆی بێ لەبەر ئەوە ڕەمەزان چاوی بە ڕۆژوو بێت دڵی بە ڕۆژوو بێت گوێچکەی بە ڕۆژوو بێت قسەی خراپ نەکات گوێن نات ئەرەوەڵا ئەبێ هەموو گیانی بە ڕۆژوو بێ خۆ ڕۆژوو هەر ئەوە نییە کە دەم بگریتەوە لە خواردن و بڵێ ئیتر خواردن ناخۆم ڕۆژوو ئەوانەی کە عەرزم کردی هەمووی تایە ئەبێت چاوت بگریت ئەبێت چاو نەگێڕیت کەسانێکمان هەیە زمانی ناگرێ بە نمونە غیبەتی خەڵکی پێەکە جنەوەی پێدا تووڕە دەبێ دوکاندارێکە لەگەڵ مشترێکە هەڵ ئەچێ مشترێکە لەگەڵ دوکاندارێکە هەڵ ئەچێت ئەمە لە سیفاتی ڕەمەزانە نە سیفاتی ڕەمەزانی هەر سیفاتی مرۆڤی ژواو پێ ناڵێت سیفاتی مرۆڤ هەچی هێبنی و ئارامیە هەتیایە هەیە ئینسان ئەگەر ڕەمەزان جوێنیشی پێبەن نابێت جواباتەوە ئەبێ هیچ نەڵێ بڵێ من بەڕۆژم بێ دەنگ هیچ ناڵێم نەوەڵا نابێت جوێن بات ئەبێت دەمی خۆی بگرێت چونکە ئەو ڕۆژوە سوودی نامێنێ سفادی نامێنێت کە بێدوانێت لە سیفاتەکانی ڕەمەزان ئەوەیە کە مرۆڤ فێری سەبر و ئارامیەکە با خۆی ئەوەیە یەکێ لەوانە ئەوەیە کە فێری سەبر و ئارامی دەکا بزانی کە تۆ بە ڕۆژووی ئەزانی فەقیر کە برچی بوو لە چی ئاژی بەرەوەڵا فێری سەبری دەکا فێری ئارامی دەکا فێری خۆڕاگری دەکا فێری ئەبێت لە کاتی برسیتیا خۆڕاگربی لە کاتی تینوەتیا خۆڕاگربی بەرەوەڵا ئارامی پێبەخشێ ئەبێت چاوت جەستە دڵت زمانە دەمەی بە ڕۆژوو بێ ئیترێ بە تەحملێ بێ لە مانگ ڕەمەزانە بۆی ڕۆژەکە قوبوڵ بێ ئەبێ هەموو گیانی بە ڕۆژوو بێ بەتایبەتی چاو تێگە بێ ئاگا لە خۆ بێ ئاگا لە زمانی بێت بۆی خی گەورە ڕۆژەکە لێوە بێ هەموو گیانی بە ڕۆژوو بێت لە چاو لە دەست لە دڵ لە گیان وڵات چاو بە ڕۆژوو بێ گوێچکە بە ڕۆژوو بێ دەمە بە ڕۆژوو بێ قسەکردنی غیبەتی کەس نەکەیت قاچ بە ڕۆژوو بێ بەرەو حرام نەڕۆی گوێ بۆ شتی حرام نەگریت سەیری حرام نەکەیت دەمک بەکارنێنی زمانی بۆ شتی حرام ڕۆژوو هەر ئەوە نییە کە دەم بگریتەوە لە خواردن و بڵێ ئیتر خواردن ناخۆم خۆ برسیگەیت و خۆ کوژی بڵێن بە ڕۆژم نە ئەبێ لە چاو لە ڕەوز لە کردار لە تەسەڕوپان لە ئیشەکەت ئەبێ لە مانگی ڕەمەزانە هەستەوەرەکانیشە هەمووی زیاتر بخەیتە کار بۆ ئەوەی کە فتوانی دەوروبەرەکە و وا لێ بکەی کە ڕەمەزانیان خۆش بوو کە چاو نەگیرا و کە زمان نەگیرا و کە دڵ بە نائێبوو ئێتێتەوە ڕۆژەکەیش ئەوەی تەعیم عند الله لەوانێ هەر قوبوڵ نەبێت نە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت تەنها زمانمان نەبێت تەنها مەعیدەمان نەبێ بە نمونە هەیە بەس مەعیدەی بە ڕۆژە بە نمونە زمانی ناگرێ قسە ئەکا غیبەتەکە جوانە خۆی کە ئینسان بە ڕۆژوو حەقی وایە زۆر بێشتەکانی کەشەر بە ڕۆژوو بێتایە وەکو با بڵین کەلیماتی جوان قسەی جوان سیرکردن بە نەوێکی خراپ بە نەزەرێکی خراپ حەقی خۆیەتی ئەمانەی چاومانە پارێزێ لەگەڵ ئەوەیە بەڵێ پێویستە سانەگەیە زمانی ناگرێت جنێوەدا لە خەڵک تووڕە دەبێ معاملەی ڕقە لە ڕەمەزانە بە بیانوەیە کە بە ڕۆژۆ کە تووریەتی کە برسیەتی ئەمە لە سیفاتی ڕەمەزانە نیهائیەن وەڵڵا خەڵکە بێ قسەی جوان بێ کەلیماتی جوان بێ کەلیماتی شیرین و ڕێک و پێک بێ لە ڕەمەزانە بگرە بە غەیری ڕەمەزانیش لە مانگەکانی کێشە کەلیماتی جوان هەر پێویستە و زەرورە کەلیماتی ناشرین قسەی ناشرین جوێن نەوەڵڵا هیچ جوان نییە و ئەبێ 100% لە ڕەمەزانە هەر نەمێنێت وانە گرنگترینش لە ڕەمەزان ئەوەیە کە فێری سەبر و
ڕەمەزان بڵێ چۆنەڵی تاکیدی ئەو کاتۆ کە ئینسان فێری سەبر و ئارامی و ئەو حاڵەتانە بکە. چۆن بتوانین لە ڕەمەزانە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت نەگەر زمانمان نەک هەر مەعیدەمان مەعیدە یەکرێتەوە ئەخۆی وایە ئەوەی یانی کە بە ڕۆژوە بێ هەموو هەموو جانی بە ڕۆژوو سێگرنی خەڵک هەموو شتێ هێ زمانی ناگرێت جنێوەدا بوختانەکە زەمی خەڵکەکە بن لە خەڵک تووڕە دەبێت ئایمە لە سیفاتی ڕەمەزانە ناوەڵا نابشتی و حەقە نابێت یعنی بوونی هەر نیشتیوە بە ڕۆژ یانی تۆ بێ هەموو جانە بە ڕۆژوو یانی قسەکردن و هەموو شتێکرد یعنی بە ڕۆژوو بێت لە سیفەتەکە ڕەمەزانەوەیە کە فێری سەبر و ئارایمانەکە تەڵان وایە یەکێکە لەو شتانیانی کە توی پێ هەموو شتێک دەکات ئەخلاق سەبر ئارامی هەموو شتێک چەند ناو دەڵێت ڕام لەژار ئاین نەشتەڵم ڕام وایە کە تۆ بە ڕۆژوو بێ بێ هەموو جانە بە ڕۆژوو بێ نەک تەنها مەعیدە خۆ برسیگەیت و خۆ کوژی بڵێن بە ڕۆژوو نە ئەبێ لە چاو لە ڕەوز لە کردار لە تەسەڕوفان لە ئیشەکەت لەوەی کە تووڕە نەبی بە هیچ شێوازە سەبرێ بێ و ئارامە بێ قسەی غەڵەت بەدەمی عادیات بە ڕۆژیشان یعنی لە خەڵک تووڕە دەبێت معاملە چییە لە مشتری تووڕە دەبێت مشتری لە مامەڵەتی تووڕە دەبێت یعنی هەموو ئەمانە گرفتێکن کە لە ڕەمەزانە سەر هەڵەدەن هەندێجا نابێت تۆ بە ڕۆژووی بۆ خۆی گەورە بە ڕۆژوویت خۆتە بۆ خەڵک بە ڕۆژوو نابی خۆ پەرستکەی بەسە خەڵکە و ڕەبیت و قسە بکەی نابێت ئای نەیگرێ باشترەکە غەڵەت کا قسە بکە بە ڕۆژوو نەبێ باشترە بۆ ڕۆژێکی پاک و بێگەر پێویستە هەموو جەستە بە ڕۆژوو هەموو جەستە بە ڕۆژوو بێ هەمووی نەگەر یەک شوێنە لە چاو لە لود لە دەم لە زمانە لە ماعیدە ئەمە بە ڕۆژووبوونی حقیقەتە چۆن بتوانین لە ڕەمەزانە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت تەنها ماعیدەمان نەبێت وڵاتە ئەوە کە لە سلامەکە ئینسانێکی مسلمان تەبار و مەخوادێ ئەوانەی کە سەمانە جێبەجێ کرد باش بە وانی خۆپارێزن لە هەموو شتەکان بە هەموو شتێکە لەسەر مافەرستەوەکەی ئاەتی قورئان کە داناوە بۆتوانی کە هەموو لە شەو جەستەوە و ڕۆژمان بەڕۆ بوو هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت تەنها ماعیدەمان نەبێت بەڵێ پێویستە هەموو لە شەو بەتابەتی چاومەکە گرێتەوە کارە بۆ لادانی سان لە ڕاستەکان بۆ کە بتوانین بارزین هەموو شتێک کەسانێکی زمانی ناگرێت تووڕە دەبێت جنێو بەمەدا جنێو بەوەدا قسە بەوەڵێ زەمی خەڵکەکات ئایمە لە سیفاتی ڕەمەزانە نەخێرەوە لە ساتی مرۆڤیش دێ نەگر ڕەمەزان دەبێت کە مرۆڤ هەمیشە لەسەر خۆ بێ و ڕێزە خەڵک و ڕێزە خۆشی بگرێت تووڕەبوون لە سیفاتی ئینسان نییە چەند پێ دوای ڕەمەزان فێری ئەومانەکە کە سەبر و ئارامگر بین سپاس بەخوا ئەو پەڕی ڕان بێدیکە شتێکی زۆر زۆر ڕاستە کە ئینسانی موسڵمان کە لەسەر خۆڕایانە لەسەر ئەو شتانێکە فەرسە لەسەری بەتابەتی ڕێزگرتن لە خەڵک و سەبر و ئارامی وەڵی پێویستەکایە در بە هەموو کردەوەکانمان ڕێکخینەوە لە مانگی ڕەمەزانە وا لە خۆمان بکەین تر بەس بە مەعیدە نەبێت بدەم و زمان و کردەوەکانمان هەمووی بە ڕۆژوبین و خی گەورە لێمان ڕازی بێت ئەسانەکەیە زمانی ناگرێ بە نەمونە تووڕە دەبێت سەی ناشرین بەدەمیا دێت جنێ و ئەدات لەو تووڕابێت لەو تووڕابێت لە مامەڵەکە دنا ڕقە لەگە خەڵکە ئایمە لە سفاتی ڕەمەزانە نەخێر نابێت نابێت دەبێت ئینسانانە بە خۆیان نابچنەوە پێدوانی ڕەمەزان فێریۆمانەکە کە سەبر و ئارامیمان هەبێت بێگومان بێگومان بێ نەفس کشتە بین تێگەشتی پێغمبەری نازا صلی الله تعالی علیه وسلم لە غەزای گاتنەوە ئەسابەکانی خۆ کردەوە فەرمووی لە ئێسان وەرێ غەزای گەورەیە ئەزیان قوربان غەزا دەمە گەورەترێ فەرمووی بەڵێ ئەزیان کە قوربان گیان چییە غەزای گەورە فەرمووی نەفس کشتنە بێ نەفسمان کوژی ئەبێ چاومان حەفز بکەین ئەبێ دڵمان حەفز بکەین ئەبێ زمانمان کلی لێبین تێگەشتی تر نیەتێکی باش و ئینشاءالله جەستەکانیشمان سەلامەت بێ لە ڕۆژوشکانی ئینشاءالله ڕۆژەکەشمان قبوڵە و من ئەرۆمێ دوعا و سەلام تاوە کە ئەبێت ڕۆژوویەک بێت کە سەراپەی جەسمان تێدا بە ڕۆژوو بێت بەڵێ ئەی چۆن جا تۆ جا کە چاو نەگیرا و کە زمان نەگیرا و کە دڵ بە نائێبوو ئێتێتەوە ڕۆژەکەیش ئەوەی علم عند الله لەوانێ هەر قبوڵ نەبێ ئەرە وەڵا ئەبێت هەموو جەستە بە ڕۆژوو بێ ئەیوان ڕەمەزانێکی لە سفەتە جوانەکانیەوەیە کە مرۆڤ فێری سەبر و ئارامیەکە خۆتمان جان زۆر ئەوە یعنی بێگومان ئەرە وەڵا ئەمە ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بۆ بابەتەی کە خستمانە ڕوو چۆن بتوانین سەراپای جەستەمان بە ڕۆژوو بێت نەک تەنها مەعیدە هاوڵاتیان ڕاو بۆ چوونەکانە بۆ جۆرە بوو کە پێویستە چاومان بە ڕۆژوو بێ کە پێویستە زمانمان بە ڕۆژوو بێ کە پێویستە دڵمان بە ڕۆژوو بێ کە پێویستە دەستمان بە ڕۆژوو بێت هەموو سەراپای جەستەمان بە ڕۆژوو بێت بۆی کە بتوانین ڕۆژوێکی پاک و بێگەر بگرین و بۆی کە خوای گەورە لە خۆمان ڕازیکەین هیواداری مرۆڤەکان لە ماگی پیرۆزی ڕەمەزانە لە تووڕەبوون لە هەڵچوون لە جنێوی ناشرین لە بوختانکردن لە زەمکردن لە نەزەری حرام
لە دەست لەوەی کە ئازاری خەڵکی پێ بدەیت هیواداری لە هەمومانە پارێزراو بێت بۆی کە ڕۆژەکانمان لای خوای گەورە بە ڕۆژێکی پاک و بێگەت بە بنووسرێت. سڵاو لەبێ باشی چۆن بتوانین لە ڕەمەزانە هەموو جەستەمان بە ڕۆژوو بێت تەنها زمانمان تەنها مەعیدەمان نەبێت. واللهی ئینسان ئەزانی چۆنە ئەبێ نەک لە ڕەمەزانە ئەبێت لە بەدرێژای ژیانی بەرنامەیەکی هەبێت لەسەری بڕۆ نەک مانگێک لە مانگەکانی ساڵە خۆی بگۆڕێت و خۆی واو لێ بکا کە بێ بە بەش ئینسانێک وا بێ کە هەموو جەستەی بە ڕۆژوو. ئەنجا مانگی ڕەمەزانیش جیاوازترە لە مانگەکانی گەم ئەبێت لە مانگی ڕەمەزانە ویژدانیش زیندوو بێ ئەبێت لە مانگی ڕەمەزانە هەستەوەرەکانیش هەمووی زیاتر بخەیتە کار بۆ ئەوەی کە بتوانی دەوروبەرەکە وا لێ بکەی کە ڕەمەزانیان خۆش بوو. کاتە بێ هەموو جەستە بە ڕۆژوو بێت تەنها مەعیدە نەبێت. کەسانێکمانەیە زمانی ناگرێت تۆڕە دەبێت جنێوەدات هەڵ ئەچێت ئێمە لە سیفاتی ڕەمەزانە. وڵی ئەوە جنێوان و هەڵسوون و قسەی ناشرین ینی بەڕاستی پیشەی ئینسانێکی ساغ نییە. ئینسانی تەندروست نابێ زوو هەڵچێ ئەبێ بە عەقڵ بیر کاتەوە ئەبێ پێشەوەی هەست قسێ بکە پێشەوەی هەست کردارێ بکە پێشەکەی لە ناخی خۆیان هەڵسەنگانێکی بۆ بکە ئەنجابیکە بۆی کە لە داهاتووە پەشیمان نەبێتەوە. هەڵچوون و تووڕەبوون و قسەکردنی ناخۆش ئەوە متمانە نەبوونە بەخۆی یعنی ئیشەی کەیکە بە هەڵەشەی کردوێتی لە نەتیجەیە ڕەتفعلێکی بەرامبەرەکرێ لە ناچاریە دان نانێ بە هەڵەکەی خۆیان قسەی ناخۆشە. پێدوان یەکێ لە سیفاتەکانی ڕەمەزان ئەوەیە کە پێویستە سەبر و ئارامگرتنی فێبین. بە تەئکید دوایە ئەبێ مرۆڤ یەکێک لە سیفەتە جوانەکانی مرۆڤ ئەوەیە کە سەبر بگرێ ئەگەر ئینسان سەبری نەبێ تووشی هەڵی گەورابێ. وا قسەیان بەرنامەی بۆ تۆ بەجێ دێڵم چیت هەیە بۆی کە بتوانین ڕۆژوێکی کامەڵ ڕۆژوێکی ساخ ڕۆژوێکی پخۆت ئیخلاص بۆ خوای گەورە بگرین و کەم و کورتی تێدا نەبێت ئەگەر تێش هەبێت زۆر کەم بێت ڕۆژێک بێ سەرا پێیجەسمە تێدا بە ڕۆژوو بێت. وڵا بێ ئامادەکاری نەفسی بۆ بکەی ئامادەکاری جەستەی بۆ بکەی ئامادەکاری با بڵێن سایکۆلۆژی و فیزیکی خۆتی بە تەواوەتی بۆ بکەی بۆی کە تووشی چاڵێ نەبی لە مانگی ڕەمەزانە. تاعاتی هەموو لای قوبڵ بێت ڕۆژوو هەموو لای قوبڵ بێت خوای گەورە ئینشاڵڵا پشتیوامان بێت بۆی لە ڕۆژەکانی داهاتوودا بەرنامەی زیاتر پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین و خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین وەڕەتان بێنین و بە پێی بەرنامەکان بە پێی تۆری بەرنامەکانمان کۆمەڵی بەرنامە بخێنە ڕوو کۆمەڵی بابەت بخێنە ڕوو کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و ئێوە پەرۆدەکە لەسەر ڕەوشتە جوانەکان و بەها جوانەکانی مرۆڤایەتی. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنایی هەموو لایەکمان بێت.